تا ئێستا ئاوارەکانی کەمپی عەربەت بەدەست خراپی کردی تەندروستیەوە گرفتارن کە خۆی دەبینێتەوە لە کەمی پزیشک و دەرمان. سەرەڕای قەرەباڵغیەکی زۆر لەسەر بنکەی تەندروستی کەمپەکە، ئەمەش نیگەرانی دانیشتوانی کەمپەکەی لێکەوتۆتەوە کە ڕەچاوی جۆرێتی نەخۆشیەکان نەکراوە و هاوڵاتیان چەندین کاتژمێر لە چاوەڕوانی بینینی پزیشکدا دەمێننەوە. والله بس الحكة زۆربەی خەڵکەکەمان تووشی خوراندنی پێست بوو، ئەمەش نەخۆشیەکە لێرە تووشمان بووە تر زیاتر بە بۆنەی مێشولە و ئاوی پیست و ئەو شانەوەیە کە تووشی ئەم خوراندنە بووین و ئاو کەمە و گەرمایە چارەسەری پزیشکی وەک پێویست نییە، دەرمان کەمە و بەشی نەخۆشەکان ناکات بە بۆنەی داخستنی بنکەی تەندروستیەکیانەوە. تەمان دوو بنکەی تەندروستیمان بوو ئەو سایسەیەکیان داخستەوە نازەم بە بۆنەی چیوە داخراوە. والله وضعنا زين ومش زين. وەزعمان باشە و باش نییە. لەبارەی تەندروستیەوە خەڵکمان هەیە تووشی شێرپەنجە بووە، هەمانە تووشی نەخۆشی درێژخایەن بووە وەک شەکرە، زەخت، نەخۆشەکانی تر، چەندەها نەخۆشی تر لەگەڵ نەخۆشی منداڵ و پیر و پەکەوتە تەنها یەک بنکەی تەندروستیمان هەیە کە ئەمە شتێکی گونجاو نییە کە منداڵێک لەگەڵ یەکێکی تووشی شێرپەنجە و تیشی نەخۆشی زەخت و شەکرە ئەو شتانە بێ و بە یەکۆ دەرمان وەرگرن و بە یەکۆ چارەسەر بکرێن، ئەمە شتێکی زۆر زۆر ناگونجاوە. جاری وا هەیە لەبەر ئەوەی کە دوو بنکەمان هەبووە ئێستا تەنها بنکەیەکیان ماوە، سەعات 8 دەچین بۆ خەسەخانە هەتا وەکو سەعات 2-3 ئینجا سەرەمان دێت. بەپێی زانیاریەکانی پەیام کە لە نێو کەمپی عەربەت دەستی کەوتووە، جۆرە نەخۆشیەکی پێست لە سەرەتای هاتنی ئاوارەکان لە ناو کەمپەکەدا بڵاو بۆتەوە کە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ چنینی خوری لەلایەن دانیشتوانی کەمپەکەەوە و لە ئێستادا ئیدارەی کەمپەکە ئەو کاری لە نێو کەمپەکەدا قەدەغە کردووە و توانیویانە کۆنتڕۆڵی حاڵەتەکە بکەن. لە ماوەی ڕابردووە دوو بنکەی تەندروستیمان هەبوو کە لەلایەن ڕێکخراوی ئەمەرجەنسی ئیتالیەوە ئەبراوە ڕێوە، بەڵام لە ئێستادا بە بۆنی نەبوونی بودجەی پێویستەوە یەکێک لە نەخۆشخانەکان داخراوە، هەرچەند لە ڕێگەی بەڕێزان JCC سلێمانی و پارێزگای سلێمانیەوە هەوڵی زۆر دراوە بۆی کە ئەو نەخۆشخانەیە کار پێ بکرێتەوە، بەڵام یەکێک لە نەخۆشخانەکان داخراون و یەکیان کارەکات کە ئەویش ئیکتیفا ناکا بۆ خەڵکی کەمپی ئاشتی، لەبەرەوە نزیکی 12,000 کەس دانیشتوانی کەمپی ئاشتیمان هەیە. حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک زەخت لە هیچ خێزانێ ناکات کە بگەڕێتەوە شوێنی نیشتەجێی ئەوەی لا ئەو خێزانە خۆی بگاتەوە قەناعەتەی کە کاتی گەڕانەوەیەتی و ئێمە ڕێکاری پێویستەکانی بۆ بگرینە بەر بۆی بگەڕێتەوە. بارودۆخی ژیانی ڕۆژانەی ئاوارەکان لە ناو کەمپەکەدا لە دۆخێکی خراپدایە و تەنها لە ماوەیەدا نزیکەی 400 خێزان کەمپیان بەجێهێشتووە و بەشێکیان ڕوویان لە ناوچەکانی خۆیان کردووە یاخود بەشێکی تریان ڕوویان کردوتە ناوەندی شارەکانی هەرێم و دەرەوەی وڵات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کەمپی ئاشتی، ناحیە عەربەت.